ئامانجی دروستبوونی هەر تاقیگەیەکی پزیشکی خۆی لە سێ بنەمای سەرەکیدا دەبینێتەوە. ئەویش پێشکەشکردنی باشترین کوالێتیە بە کەمترین تێچوو لە کورتترین ماوەدا. سڵاو، من شڤان لە تاقیگەی پسپۆری سمارت. لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەم بەم سێ بنەمایەتان ئاشنا. ئامانجی تاقیگەی پسپۆری سمارت پێشکەشکردنی باشترین کوالێتیە بە کەمترین تێچوو لە کورتترین ماوەدا. هەر بۆ یەکێک لەو ئاستەنگانەی کە ڕوبەڕووی تاقیگەکەمان دەبێتەوە، پاراستنی هاوسەنگە لە نێوان کوالێتی و تێچوو ماوەی دەرچوونی ئەنجامی شیکاریەکان کە ئەمەش لە کۆتاییدا کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر ڕاستی و دروستی ئەنجامی تۆی چارەخواز. یەکێک لە بەها باڵاکانی تاقیگەی پسپۆری سمارت ئەوەیە کە هەرگیز نابێت کوالێتی ئەنجامی شیکاری وەلا بنرێت لە پێناوی کەمکردنەوەی تێچوو ماوەی دەرچوونی ئەنجامی شیکاریەکە، چونکە سێگۆشەی کوالێتی پێمان دەڵێت هەر دەستێوەردانێکی نازانستی لە تێچوو ماوەی دەرچوونی ئەنجامی شیکاریەکە کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر کوالێتی ئەنجامی شیکاریەکە. بۆیە پێشکەشکردنی هەر خزمەتگوزارێک لە تاقیگە پزیشکیەکاندا بە ماوەیەکی کورتتر و نرخێکی هەرزانتر کوالێتی ئەنجامی شیکاریەکە دەخاتە ژێر پرسیارەوە. تاقیگەی پسپۆری سمارت بەدەستەبەرکردنی نوێترین و پێشکەوتوترین ئامێریە جیهانیەکانی بواری تاقیگە پزیشکیەکان وەک کۆباس پرۆ، داینێکس، ستارماکس، ئەلیگرا و چەندین ئامێری پێشکەوتووی دیکە کە لە ئێستادا لە عێراقدا تەنها چەندانەیەکی کەمیان بەردەستە. لە ڕابردوودا توانیوێتی پارێزگاری لەم بەهایی خۆی بکە کە پێشکەشکردنی باشترین کوالێتیە بە کەمترین تێچوو لە کورتترین ماوەدا و لە هەوڵی بەرەو پێشچوونی زیاتردایە. بەبوونی ئەم ئامێرانە و چاودێریکردنی دروست و زانستی تاقیگەکەمان لە توانایدایە بێکەمکردنەوەی بەهای کوالێتی تێچوو ماوەی دەرچوونی ئەنجامی شیکاریەکان بە ڕادەی پێویست کەم بکاتەوە. پێویستە ئەو ڕاستیەشمان لەبیر نەچێت تەنها بوونی ئامێرەکان بەزنین. چاودێریکردنی ئامێرەکان و دانانی سیستەمێکی تۆکمەی کۆنتڕۆڵکردنی کوالێتی بۆ ئامێرەکان ئێجگار گرنگە. تەندروستی و کات و ئابووری تۆ بۆ ئێمە گرنگە. وەبیرتان دەهێنمەوە تاقیگەکەمان هەموو ڕۆژ 24 کاتژمێر بەڕووی ئێوەی چارەخوازدا کراوە. خواتان لەگەڵ.